فەرمون کاکاوڕێ. بەداخەوە حکوومەتی هەرێم ئاماژەیان بەوە کرد بەبێ داهات موچە دابەش دەکات ئەو کاتە ستەمی موچە چوە بواری جێبەجێکردنەوە نرخی بەرمیل 130 دلار بوو بە قسەی حکوومەت داهاتی ناوخۆ 30 میلیارد دینار بوو. کاکاوڕێ زۆر سپاس. آخر قسەکانم تاوا نەکردووە. کاکاوڕێ باشە لەسەر ڕێگاوبانەکان قسەکەین بەڕە سەرۆکی پەرلەمان. یعنی بەداخەوە ڕێگاوبانەکان بە دۆخێکی خراپە تێپەڕێ ڕۆژانە کارەساتی زۆر دڵتەزیێنی لێکەوێتەوە ئەمە نەک تەنها ڕێگاوبانەکان و دەیان گرفتی تر ئەمە سەلمێنەری ئەو حەقیقەتەیە کە حکوومەتی هەرێم حکوومەتێکی مێینەی مۆدێلە کە ناتوانێت داخوازی هاوڵاتیان پڕ بکاتەوە. حکوومەتێکی چییە؟ حکوومەتێکی چییە؟ ڕەگەزی حکوومەت حکوومەتێکی مێینەیە. ئەمە ئەم بابەتێکی ڕەنگە هەمومان ئیحساسێکمان بە ئینسان بوون هەیە واگەرەتەوێت قسە بە حکوومەت بڵێ لە ڕێی ئێمەوە پێیان مەڵێ. کاکتۆر قسەکانی کاکاوڕێ ناکرێت قبول بکرێ بەڕێ سەرۆک پەرلەمان. قسەکانی کاکاوڕێ نانە ناکرێت قبول بکرێ بەڕاست. کاکاوڕێ لە پرۆتۆکۆڵە سڕێتەوە.